سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزێت. سی کەسی دیکە لە دەڤەری گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای دهۆک تووشی کۆڕۆنا بوو. Kurdistan was a model not only for Iraq but for the whole world. They took measures very nicely, very strictly. نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانە لە عێراق ئەو دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکاری زۆر باشی دژی کۆڕۆنا پەیڕەو کردووە و ببووە نمونەیەک بۆ هەموو جیهان. رووسیاش ئەمڕۆ دەرمانی لێڤی لیمابی وەک چارەسەری بۆ توشبووانی کۆڕۆنا بەکارهێنا. سی کەسی دیکە لە دەڤەری گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای دهۆک تووشی کۆڕۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان 19 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە دەڤەری گەرمیان دەستنیشانکران کە 13 پیا و 6 ئافرەت گشت توشبووەکانیش بەرکەوتووی ئەو توشبوانن کە پێشتر ئەمان بەرکەوتیان هەبوو لەگەڵیان. 18 توشبوو دانیشتووی ناو قەزای کەلارن، یەک توشبوو دانیشتووی شاری سلێمانیە. هاوکات سێ توشبووی دیکە بە ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای دهۆک دەستنیشانکران کە یەک خێزانن پیاوێکیان تەمەن 36 ساڵە و ئافرەتێک 33 ساڵ و منداڵێک 15 مانگ بەرکەوتووی توشبووانی پێشون و لە کۆرەنتین بوون و دانیشتووی ناو شاری دهۆکن. هەروەها 8 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە ئیدارەی گەرمیان ببوونە لە ئیدارەی ڕاپەڕین دەستنیشان کرا کە 6 پیا و 2 ئافرەتن، 2 توشبوو بەرکەوتەی توشبووانی پێشون و 6یان نیشانەیان هەبووە. 5 توشبوو دانیشتووی قەزای قەڵاتزێن لە گەڕەکەکانی ئاشتی، گربداخ، فەرمانبەران، گوندی هێرۆ و شوێنێ. 3 توشبوو دانیشتووی ڕانیان لە گەڕەکەکانی قەڵات و بنار و سجن. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی تایبەت بە ڤایرەسی کۆڕۆنا ئاشکرا کرد و ڕایگەیاند لەو ماوەیەدا یعنی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 1146 کەسی تر تووشی کۆڕۆنا بووە و 34 کەسیش بەهۆی ئەم ڤایرەسەوە جانیان لەدەستداوە. هەروەها وەزارەتی تەندروستی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 383 توشبووی دیکە چاک بوونەتەوە و بەمە ژمارەی چاکبووانی کۆڕۆنا لە عێراق گەیشتووەتە زیاتر لە 6000 کەس. هەروەها وەزارەتی تەندروستی ئاماری گشتی ڕاگەیاند و ئاشکرای کرد کە تا ئێستا زیاتر لە 15,000 کەس لە عێراق تووشی کۆڕۆنا بوون و لەو ژمارەیەش 426 توشبووی کۆڕۆنا جانیان لەدەستداوە و زیاتر لە 8,000 توشبووش ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان. هاوکات ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەداتە عێراق ڕای دەگەێنێ چاوەڕوانی چارەنووسی ئێران و ئیسپانیا و ئیتالیا بکەن. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ بەرزبوونەوەی زیاتری ژمارەی توشبووانی کۆڕۆنا. خۆشەویستان ئێستا کاتی ئەوەیە کە دوایین ئامارەکانی هەرێمی کوردستان بزانین. سەرنجتان بۆ ئەم ژمارەیە ڕادەکێشم. ئێستا لە ناو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان 1091 حاڵەت 1091 توشبوو یان هەڵگری ئەم ڤایرەسە لە ژێر چاودێری پزیشکیدان. توشبووانی نوێ واتە لە 24 کاتژمێری ڕابردوودا کە دڵین توشبووانی نوێ 24 کاتژمێری ڕابردوو 201 کەیسی تازە دەستنیشانکراون. ئەم ژمارەیە بەداخەوە ڕۆژانەوەکو دەبینین دە زیادبووندایە ژمارەی توشبووان و دەست نیشانکراوەکان بەرەبەرە زیاد دەکات کە ئەمەش ئەگەر ئێمە تەمەشایکەین لەگەڵ بەرزبوونەوەی کێروی توشبوون بەم ڤایرەسە یعنی قەت ناکرێت توشبوونی نەخۆش بە شتێکی ئاسایی دابرێ، بەڵام زیادبوونی ژمارەکە لەگەڵ ئەو مامەڵی کە لەگەڵیدا دەکرێت بەداخەوە لە ڕووی پابەت نەبوون و تێکەڵایی ومانەوە کە ئەگەری ئەوەی هەیە خوا نەخواستە ئەم ژمارەیە زیاتر بێ ئەگەر هاتوو ئێمە خۆپارێزی و تاکپارێزی نەکەین. و ژمارەی ئەوانەی تا ئێستا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە ڕۆشتونەتە ماڵەوە 546
کەسن ئەمە بە شێوەیەکی گشتی هەموو هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بەپی پارێزگاکانیش بە خێرایی ئاماژەیەکیان پێ بکەین دەبینین ئێستا لە هەولێر 240 کەس لە ناو نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنان ئێستا بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر سەرگەرمی چارەسەری ئەو 240 کەسێک کە بەداخۆ شەستیان حاڵەتی نوێن واتە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە هەولێر دەستنیشان کراون کە هێشتا گەڕان بە دوای ئەو توش بۆ نوێیانەدا مەبەستمانچی ئەو کەسێک کە توش دەبێت دەوروبەرەکەی خێزانەکەی کە سوکارەکەی بەردەوام بە دوایدا دەگەڕێ بزانین چەند کەسی تری توش کردووە بەرکەوتەی لەگەڵ چێ هەبووە کە من حەزم لێیە ئەم شەو لەگەڵ میوانەکانم تایبەتی کە ئەم شەو لە جێگای دکتۆر هەڤاڵ دکتۆر ڕێبین زیخانی هاتووە ئەو باسی ئەو لۆ دەکا بە گرافیکێک کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە بکرێت سیناریۆکان چییە کە پێویستە هەمومان سەرنج بۆ ڕابکێشین و تا چەند دەتوانرێت جێی خۆی بکاتەوە لە ناو سیستەمی تەندروستی هەروەها دەمەوێت ئەو پرسیارش لە دکتۆر شێروان بکەم کە ئایا ئیتر ئەلتەرنەیتیڤەکان لە جیاتی گەڕان بە دوای ئەوە چونکە چەند بڵێن توێژینەوەیکی نوێ هەیە کە ڕێکخراوی تەندروستی نازانم لەگەڵ بیوانەکانم دووبارە دەبێت پرسیاری ئەویان لێ بکەین زانین ئایا مەدای ڕاستی ئەم توێژینەوانە ئەوەیە کە ئایا ئەگەری ئەوەی هەیە گۆڕانکاری بە گایدلاینەکانە بکرێتەوە و بشزانین لە جیهاندا چی بەسەر ئەم ڤایرەسە هاتووە لەگەڵمان بمێنەوە ئەو زانیاریە زیاترە لەگەڵ میوانەکانمان باسەکەین لە سلێمانی ئێستا هەموو ئەوانەی کە لە ناو نەخۆشخانەکانن بەداخەوەی سلێمانی ژمارەکەی زۆر زیاترە بەڵام ژمارەی توشبووانی نوێ لە چاو هەولێرە ئەگەر قارنەکەین لە هەولێر 200 نوێ هەبوو ئەوان لەوێ تەنها 130یان هەیە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو 764 کەسیان هەیە لە ناو ئەو حاڵەتانەی کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانن بریتە لە 764 حاڵەت کە ئێستا پێویستیان بە چارەسەر هەیە گیان لە دەستدان لە سلێمانی ڕێژەیەکی بەرزە کەواتە ئێمە گەر ئێشتا تەماشاکەین ئەو شەپۆلەی بەر سلێمانیەکەوێ بەردەوام توشبوونی زیاتری هەیە گەرمەخاڕنەکەین دوو ئەوەنەی شاری هەولێر و زیاتریشە بەڵام چارەسەرکراوان لەوێ 246 کەس چارەسەر کراون ئێستا لەوەتەی ئەم ڤایرەسە دەستی پێکردو 1036 کەس لە سلێمانی توش بووە لە دووهۆک 77 نەخۆشیان هەیە پێنج گیانوەکو ئاماژەمان پێکرد کە سییانیان خێزانێکن بەداخۆ منداڵێکی تێدایە 15 مانگە کە ئەمەش لەوانەیە لە ڕووی تەندروستیەوە کاریگەریەکی یان بارودۆخێکی زۆر ناخۆش بۆ خێزانەکەشی دروست بکە کە ئێستا ئەوان لە ناو نەخۆشخانە چارەسەر وەردەگرن پارێزگای هەڵەبجەش ئێستا حاڵی حاضر 10 توشبووی هەیە چکە دیارە 5 توشبووی نوێ هەبووە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو بەداخەوە وەکو دەبینین حاڵەتەکان لە هەڵەبجەش بە هەمان شێوە لە زیادبووندایە هیوادارین زیادبوونی زۆر زیاتر نەبینین وەکو ئەوی کە لە پارێزگاکانی تری هەولێر و سلێمانی و دوهۆک هەستی پێ دەکەین خۆشەویستانم زیاتر لەسەر کۆڕۆنای نوێ و زیاتر لەسەر ئەوەی کە ئێمە چۆن مامەڵە بکەین ئێستا و ئایا پێویستە هەنگاوەکان چی بێت بۆ ئەوەی کە بتوانین ئەگەر بە شێوەیەکی زۆر کەمیش بێ بەردێک بخینە سەر بەردێک ڕۆشنبیرێکی زیاتر بدەینە هاوڵاتیانی خۆمان تاوەکو بتوانن سوود لە زانیارە ناوخۆی و دەرەکیەکان وەربگرن ناوخۆیەکان ئەوە بوو کە ئێستا ئێمە ئاماژەمان پێکرد لەگەڵ دەرەکی و زانستی نوێش دەمەوێت لەگەڵ میوانەکانم باس بکەینەوە و حەزم لێ جارێکی تر دکتۆر شێروانتان پێ بناسێنم ئەو پزیشکی پسپۆڕی هەناویە لە هەمان کاتەمان وەستایە لە زانکۆی هەولێری پزیشکی چونکە پسپۆڕیەکەی لە بواری کارەندامزانیە واتە ئەو شارەزایە هەموو خانە و ئۆرگانەکانی لەش چۆن کار دەکا دووارە سڵاو لێ دکتۆر و ئەم شەو ڕێستێکمان ناوە بە دکتۆر هەڤاڵ پێشما خۆش بوو میوانداری دکتۆر ڕێبین زیخانی بکەین ئەو پسپۆڕە لە بواری حکومڕانی تەندروستی تایتڵەکەم بە تەواوەتی و دکتۆر ڕێبین لەگەڵ دکتۆر ڕێبینە حەز دەکەین باس لە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەی ئێستاە بکرێ چۆن لەگەڵ پەتای کۆڕۆنایە ئێستا پێویستە هەم هاوڵاتی هەم لایانی بەرپرس مامەڵە بکە بێگومان گرافیکێکی زۆر باش و ڕێکوپێکی بۆ ئێمە ئامادە کردو دواتر ئێوەی خۆشەویستیش کە بۆمانشی دەکاتەوە لە زانیاریەکان پێکەوە گوێبیست و بینەری دەبین دووبارە بەخێر بێت دکتۆر شێروان با سەرەتا لەوە دەست پێ بکەین ژمارەکە بەداخەوە بەردەوام لە زیادبوونە هیچ تێبینێکی نوێی لەسەر ئەم بابەتە بۆ دروست کردووی کە ئەم ژمارەی هەروە بەرەبەرە زیاد دەکات زۆر سپاس کاکتۆر
دوێنێ ئاماژەمان بە زۆربوونی ژمارەکان کردو داواکاریەکمان دەبوو لە حەڵقەی دوێنێ لەو بەرنامەکەەوە لایەنی بەرپرس دەبیتن ینی هەڵوێستەچیان هەبیتن و شتەچی نوێ بکرێتن ئایا لە توندی یان لە شێوازی نوێ باڵێن لە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ بابەتە ئەوڕۆ وەبوو ینی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوە کۆرۆنا هەروەکو لە هەموو کەناڵەکان باسکرا یەکەم ڕێکاری نوێ بڕیاری نوێکەوە تونترە و سزاشی لەگەرە بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە تۆ خۆشحاڵ بووی بەەوە بڕیارن چکە لەگەر ئەو زۆربوونی ژمارەکە زۆر گونجاوز کە تو ئەگە ژمارەکەت لە زیادبووندا بوو و ینی ئەو ڕێکارەکان شل کردەوە زیاتر شل کردەوە بەدڵنیاییەوە تووشی کێشەی زیاتر بڵاوبوونەوەی نەخۆشەکە دەبی کە کۆنتترۆل و چارەسەرکردنەکە زۆر گرفتێدایەوە هەروەها خاڵی ئەوەی کە زۆر خەڵک ترسەچی لێ هەبوو کە ئەوەیە قەدەغی هاتووسە و دیسانیانی بابرێن کەرنتینشتووە تێدا نەبوو مانێ ئەوەیە خۆت بپارێزە خۆت نەپارێزی ئێمە ڕێکاری زۆر تونماندانایە سزاشماندانایە چەند خاڵێکی ینی توانین بڵین لە هەردوو سەرەوە تێدا بوو لەلایەکەوە بە هاوڵاتی دەڵێت تۆ پێویستە ڕێکارەکانی خۆپارێزی بکەیت ماسک و دەستکێش و لە خاڵێکی ئەوکە ئاماژەی پێکرد زۆربەی شوێنەکانی ملزم کرد بە دابینکردنی ئەو پێداویستیانە بۆ ئەو کەسانی کە سەردانی دەکەن بە هەمان شێوە باشتریشە خۆمان بتوانین بەردەستی بخین و هانی ئەو کارگانە یان ئەو کۆمپانیایانی کە ئەم مەوادانە بەرهەم دەهێنن بە تایبەتی کارگە خۆماڵیەکان کە ئەبێ ژمارەی ماسکەکە زیاد بەرهەمهێنان زیاد بکەن نرخەکە گونجاو بێ بۆی هەموو توێژێک هەموو چینێک بتوانێت بەدەست بێنە چیتر سەرنجی ڕاکێشای شتێکمان لەسەر ئەو ڕێکارە نوێیانی کە ئەمڕۆ لە ئەنجومی لیژنەی باڵا ئەبێ لە کوردستان لە نێوان هیچ نەکردن هیچ ڕێکارێک نەگرتنە بەر و قەدەغی هاتوچۆ جۆرەها ڕێکاری تر هەیە جۆرەها ئەزمموی وڵاتانی تر هەیە کە سەرکەوتوو بوونە کۆتا چەک بەرامبەر کۆڕۆنا ئەبێ قەدەغی هاتوچۆ بێ نەک لە پڕێکا قەدەغی هاتوچۆ بۆیە هەر ڕێکارێک کە بە شێوازیەکی نوێ بەرەنگاری کۆڕۆنا ئەبێتەوە کە لە هەمان کاتدا ئەم بارە قورسەی قەدەغا هاتوچۆ لەسەر هاوڵاتیان دانانێ ئەمە جێگەی دەستخۆشی زۆر باشە یعنی تۆ پێ دوایە خوانە خواستە ئەمە تونتر بکرێ هێشتا ینی بیان بگەینەوە ئەو خاڵی کە قەدەغی هاتوچۆ بکرێ ئەمێنێتەوە سەر ئەو سینناریۆیانەی ئەو پێشبینیانەی تا چەند ئێمە ژمارەی توشببوومان زیادە بێ تا چەند ژمارەی قوربانیمان زیادە بێ من پێم وایە لە شەپۆلی یەکەم و لە هەڵکشانی یەکەم یان بە شێوەیەکی گشتی لە شەپۆلی یەکەم جیهان کە ئەم ڕێکارە کۆنەی بەکارهێنا لە کەرنتین و سزکردنی ژیان و لە قەدەغی هاتوچۆ ئەمە بۆ شەپۆلی یەکەم بوو مانای ئەوە نییە ئەمە هەمان ڕێکار بۆ شەپۆلی دووەم بگرینە بەرێ باسی یەکەم لەسەر ئەو گرافە کە باسیکەکە ئامادەی ئەگەر تۆ دەتوانم دەست پێ بکەم کە باسی بکەم ئەبێ شێوازێکی نوێ بگرینە بەر بۆی ئێمەش لەگەڵ دکتۆر شێروان تەماشاکەرمین لەگەڵ بینەرەکان و دەشمانێ بزانین چی نوێی تێدایە دکتۆر ڕێبین تۆ توانی ڕاستە خۆ بۆ کامێرەکان قسە بکەی هاوکارانم لەوێ و ئەتوانی ئەمە لە هەمان کاتیشا گفتوگۆت لەگەڵ بکەین زۆر باش فەرموو سەرەتا دەمەوێت باسی ئەوە بکەم کە قەدەغی هاتوچۆ لە جیهاندا لە شەپۆلی یەکەمدا ڕێکارێک بوو کە زۆربەی وڵاتان بەکاریان هێنا قەدەغی هاتوچۆ سزکردنی ژیان و کەرنتین بۆ ئاوایان کرد بۆ ئەم ڕێکارە کۆنەیان بەکارهێنا و مەرامەکان چی بوون لە پشت سزکردنی ژیان و قەدەغی هاتوچۆ ئێمە ڕەنگە دیوێکی بە جوانی ببینین بەڵام دیوەکەی تری بە جوانی نەبینین ئەو دیوەی کە بە جوانی نایبینین ئەگەڕێتەوە بۆ ئەوەی قەدەغی هاتوچۆ و سزکردنی ژیان کاتدانە بە لایەنی پەیوەندیدار بە حکومەتی وڵاتان بە سیستەمی تەندروستی کە ڕێکاری گونجاو بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆس بگرنە بەر نەک تەنیا بۆ سزکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆس ڕاستە دیوێکی بریتە لە سزکردنی یان کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە بەڵام دیوێکی زۆر بەهێزی هەیە کە تۆ کاتە دەی کە کارەساتێک دێ کە شێوازێکی نوێ لە ڤایرۆس دێ کە کارەساتێکی ئاوا بەسەر هەموو جیهان دێ بەسەر وڵاتی خۆت دێ ئەم کاتدانا ئێمە کە لە کوردستان نزیکەی دوومان کەرەتین و قەدەغی هاتوچۆ بە شێوێک لە شێوەکان بەردەوام بوو ئەمە کاتێکی زێڕین بوو کە دامان بە خۆمان بۆی بزانین چۆن بەرەنگاری ئەو دوژمنە ئەبینەوە بۆیە ئەم کاتە زێڕینە
دەبواە و ئێستاش کاتمان لە بەردەستە بۆی بە جوانترین شێوە ئەم کاتە زێڕینە بەکاربێنین. یەکێک لە ئەرکە هەرە سەرچیەکانی سیستەمی تەندروستی و لایەنی زانستی تەندروستی کە لەم کاتە زێڕینە ئەبێ بیکرد بێ و دەبێ بیشیکای ئێستا سیناریۆکانە پێشبینیکردنی توشبووان تا چەند لە کوردستاندا بە گوێرەی سیناریۆیەکان تووشە بێت و تا چەندیش قوربانی ئەدەین بۆی لەسەر بنەمای ئەم داتایە پێشبینی کراوە زانستیانە لایەنی سیاسی و لایەنی حکوڕانانی وڵات قەرار بدەن بڕیارەکانیان بند بێ لە سەرداتا و لێکدانەوەی زانستی ئەوان لە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیداری تر قەدەغەی هاتوچۆ تا چەند بەردەوام بێ و تا چەند بگیرێتە بەر ئایا شایستەی ئەوەیە قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندریان ڕێکاری تر ئەتوانێ دۆخەکە تا حدێک کۆنتترۆل بکە. مەبەستم چییە لە سیناریۆکان؟ لایەنێک سنتەرێک کە لە وەزارەتی تەندروستی بە شێوەیەکی خێرا دەتوانێت لێژنەیەکی ئامار و توێژینەوە پێک بهێندرێ بۆ ئەوەی لێکدانەوەی هەموو داتاکانی ناوەخۆ و داتاکانی وڵاتی تر لە هەڵکشانی یەکەمی شەپۆلی یەکەمدا داتای جیهانیش کەم بوو. گایدانس واتە ڕێبەریکردنی لایەنی تەکنیکیش لە جیهان و لە ڕێکخراوی تەندروستی جیهانیش کەم بوو، بەڵام ئێستا بە کلیکێکی سەر ئینتەرنێت ئەتوانی داتای ئەوەندەت بەدەست بێ کە دەتوانی لێکدانەوەی زۆر گونجایی دکتۆرڕێبێنیش بێ. سیناریۆیانی عفوم کە پێم بڕیت ئەو سیناریۆیانی کە ئێستا بەڕێزت لەسەر ئەو گرافە دەتوێت ئەمەش بێکانی هێشتا ئیشی ماوە ئەبێت لەسەری بکرێ ئەگەر بمانەوێت ئێمە یەکێک لەو سیناریۆیانە هەڵبژێرین، چونکە تۆ باز لە پێکهێنانی کۆمەڵی کەسانی پسپۆڕەکەی کە بێن داتاکان لێک بدەنەوە جیهانی و هەرێمی. ئەمە تەنیا فۆرماتێکە بۆی بزانین ئێمە چۆن سیناریۆکان ڕێک بخەین. سیناریۆکانم دروست نەکردووە، ئەمە کاتیەوێ، ئەمە لێکدانەوەی چەندین پسپۆریەوێ، داتای زیاتریەوێ، ئەمە تەنیا فۆرماتێکە. ئەبێ ئێمە سێ ئەگەر هەڵبژێرین. ئەگەری یەکەم ئەگەر بێ و ئەگەری یەکەم لێرەوە دەست پێ بکەین بێ ڕێکاری خۆپارێزی، واتە هیچ ڕێکارێکی خۆپارێزی نەگرینە بەر، بزانین سێ سیناریۆ هەڵبژێرین. لەو ئەگەرەی هیچ ڕێکارێکی خۆپارێزی لە وڵاتدا نەبێ، بزانین خراپترین سیناریۆی ئەگەر هاوکارانم ڕستمەکە بێنێت و دیارە لەگەڵ بەڵێ تۆ بەردەوام بە ئەگەر سیناریۆکە لە ئەگەری یەکەمدا ئەگەر خۆپارێزی هیچ نەگیرێتە بەر هەم لەلایەن هاوڵاتی هەم لەلایەن حکوومەت، سێ سیناریۆت ئەبێ هەبێ. سیناریۆی خراپترین سیناریۆی مامناوەند، باشترین سیناریۆیەکان ئەبێ ژمارەی توش بوون و ژمارەی قوربانیش بگرێتە خۆی. ئەگەر بێ و ڕێکارەکان مامناوەند بێت، ڕێکارەکان بۆ نمونە لە نێوان قەدەغەی هاتوچێ و لە نێوان نەگرتنەبەری هیچ ڕێکارێک، ئەمە ئەگەری دووەمە. لەم ئەگەرش ئەبێ سێ سیناریۆتە بێ. خراپترین سیناریۆ ئەوەی لەگەڵ تەچی تۆ بڕاتەوە دکتۆر ئەمە لە ئەگەری دووەمدا ئەگەر بێ و ڕێکارەکان مامناوەند بن، واتە حکوومەت قەدەغەی هاتوچۆ نەگرێتە بەر. چڕترین ڕێکارەکان ئەوە بوو ئێمە دیتمان بەتایبەت لە مانگی سێ. بۆیە لەم ڕێکارانە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەگرێتەوە. ئەگەر بێ و لە ئەگەری ئێستا ڕێکارەکان بەم شێوە بگیرێتە بەر، ئایا لە سێ سیناریۆ خراپترین سیناریۆدا سیناریۆیەکی مامناوەند، باشترین سیناریۆدا ئێمە ژمارەی قوربانیەکان لە کوردستان ئەبێتە چەند و ژمارەی توشبووان لە کوردستان ئەبێتە چەند و لە کاتێکدا کە ڕێکارەکان تووتری شێوە بێت، واتە وەکو ئەوەی کە لە مانگی سێ و چواردا ئێمە لە کوردستان جێبەجێکرا بە گرتنەبەری ڕێکاری توندی وەکو قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیان، ئەو کاتش تۆ ئەبێ سیناریۆت هەبێ بۆی لەم سێ سیناریۆی خراپترین ئەگەر و ئەگەری مامناوەند و باشترین ئەگەر کاتێک کە تۆ هاتی سیناریۆیەکانت ئەم ئەنجامی سیناریۆیەکانت پێشکەشی لایەنی حکومداری ئەو وڵاتە کرد کە بێ قوربانیەکانی دەستی کۆڕۆنا و توشبووان، ئەو کات بڕیار لەسەر ئەمە ئەدرێ ئایا تا چەند ئێمە شایستەی ئەوەیە کە تونترین ڕێکار بێ، شایستەی ئەوەیە کە هیچ ڕێکارێک نەبێت. بۆ نمونە ئەگەر قوربانیەکان بگاتە سەر ئەوەی کە خوا نەخواستە 5,000 کەس بێت، ئەوە نزیکەی کاتە قوربانیەکانی هەڵەبجەکە ئێمە کارەساتێکی نەتەوەییە لە کوردستاندا، واتە ئەمە کارەساتێکی گەورەیە. بەڵام ئەگەر بێ قوربانیەکان نزیکەی 300-400 بێت، ئەمە بڕیارەکان ئەگۆڕێت. ڕاستە ئەمەش
قوربانیەکی لەسەر ئەو زۆرە ژمارەیە بەڵام جیاوازە بێت. دکتۆر شێوە ببوورە یەکەم ئێستا ئەگە بە هەڵسەنگاندنی خۆت لە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان بکەیت کام لەو گروپان هەڵدەبژێریانە ئێستا مەلا لە کامیانینانی با بڵێن بەڕای خۆم ئەمەیان گرنگترینە ئەم ئەگەرەی لە نێوان قەدەغی هاتوچە و هیچ ڕێکارێک وەرناگرێت ئەبێ سێ سیناریۆ بۆ ئەم ئەگەرە ئامادە بکرێت ئەمە بە لێکدانەوەی زانستی مریخترینیانە بۆ هاوڵاتیش وەنیە لەوانەیە ئاسانترینیان بێ بۆ ئاوڵاتیش و لە هەمان کاتە نەبێتە هۆی ئەوەی کە لۆکداونێکی وا بێ حکوومەتەکەش لە کار بکەوێت. وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئێمە نابێ تەنیا چەکمان قەدەغی هاتوچۆ بێت ئەبێ لە نێوان هیچ ڕێکار و تونترین ڕێکار قەدەغی هاتوچۆ سزکردنی ژیانە ئەبێ ئێمە ناوەندەکەمان هەبێ کە هۆڵستیک ئەپرۆچ بە هەموو شێوازێک کە زومی سەرڤایرۆسەکەین بە کەمترین قورسایی لەسەر هاوڵاتی و لەسەر ئابووری وڵاتیش. کاکتۆر چەند لەو هەڵسەنگاردن و ئەو دراستکردە یعنی بە ڕاستی جێبەجێدەبی بۆ نمونە سەرۆک ترامپ سەرۆکی ئەمریکا کە بەخۆشیان بێن بڕوانامەکان لە ئەمریکا نێتەوە لە پێشبینی خۆیان یان پێشبینیە چیان کردێک بەبییر بێتەوە نزیکەی 100,000 ینی بڵێن قوربانی بدەن بەڵام ئێستا ژمارەکە لە 100,000 زیاترە. ئایا ئەوان ئەو ئیشیان کرد کە ئەوان پسپۆری ینی پەتازانی و پسپۆریکیان یەکجار زۆریان ئەوەی کە ترامپ گوتی بە پێشبینی و بە داتایەک و بە بەڵگەی زانستی نەبوو قسەک بوو لە خۆڕا کردی. بینەوە سەر ئەوەی ئەمریکا پێشبینیەکی تەواو زانستی بوو ساینتیفیک مۆدلینگ بوو کە دکتۆر فاوچی سەرکردەی ئەو ساینتیفیک مۆدلانە بوو وتیان لە 100,000 تا 200,000 پێم وابێ بۆ شەپۆلیەکەم ئەم قوربانیانە ئامادەکرا بوو کە ئێستا بڕیارەکانی حکوومەتی ئەمریکا بند بوو لەسەر ئەم پێشبینیکردە گەر بیانزانی بە ئەم ژمارەیە ملیۆنێکە زۆر بڕیارەکان شێوەیەکی تریان وەرەگرت ئەگەر بیانزانی بە ئەم قوربانیانە 5,000 ڕێکارەکان زۆر بە شێوەیەکی ئاسانتر جێبەجێکرا ئەوان زانیان نزیکەی 100,000 تا 200,000 لە کاتێکدا ئامارەکانی جیهانی زۆریش کەمتر بوون. ئێستا بۆ ئێمە وەکو کوردستان پێشبینیکردن زۆر ئاسانترێت چووکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئێمە داتامان لەبەردەستە ڕێژەی مردنیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شێوەی خۆی وەرگرتووە کە سەڕاستێ پێشبینی توگانی لە بۆ هەرێمی کوردستان چەند قوربانیە ئینشاڵڵا سفر دەبی بەس تووشی ئەو مەکە بە بێلێکدانەوەی پرسیارە هەندێک قورسە کەدا بنیشێتەوە بە پێوە نەبێ ئەو پرسیارەی لەکەینەوەکو خوانە خواستە ژمارەکە بۆ شارەزایکی باشتریشمان هەیە لەو بوارەی داتای وڵاتەکانی دیشمان هەیە بە تایبەتی ئێستا حاڵی حاضر ئەوەی کە دکتۆر شێروان دکتۆر ڕێبینەوەی کە ئێستا ئێمە دەیبینین ینی بڵین ئیلتیزام نییە ینی هاتوچۆ هەیە هەموو شوێنەکان کراونەوە تەنانەت جیم و شوێنەکانی پەرستش و ئەو شوێنانی ینی کە تقریبان توانین بڵین هیچ شوێنێک نەماوە وەکو پێش کۆڕۆنا بێ ئێستا حاڵی حاضر ئێمە لە تەوری هیچ نەکردنین وەنی ئێستا ئێمە پێدوانی ینی ئێمە حاڵی حاضر لە ناوەندین لە ناوەندی ینی ڕاستە قەدەغی هاتوچۆنیە و ڕێکارەکان بەشێک لە هاوڵاتیان جێبەجێ ناکەن بەڵام لە ناوەندەکەین تقریبا بابەتەکانی ترت حاضرە گرافیکەکان هەر بتەوێت هەت کاتێک سلایدەکان گۆڕێ بەڵێ ئاهای لێ دەکەی وازم پێنج خولەکێکتمەوە لەسەرەوە نامانە زیاتر هیلاکن حەز لێ بێتەوە سەر بێزەکان بۆ ئەوەی سیستەمی تەندروستیمان بەهێزکەین لە کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا ئێمە ئەبێ سەرەتا هەندێک بنەمای سیستەمی تەندروستی لە کوردستان کە بزانین نەقسمان لە چییە خاڵی لاوازی سیستەمی تەندروستی لە چیە بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا ئێمە کاری لەسەر بکەین دواتر بینە سەر ئەو ڕێکارە مۆحەدانەی کە لە جیهان هەن بە تایبەتی ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی هەشت خاڵی بنەمای بەرەنگاربوونەوەیەکی استراتیجی بۆ کۆڕۆنا داناوە ئەگەر بینی ئێمە لە کوردستان بەڕای من گرنگترین خاڵ ئەوەیە لێژنەیەک یان دەستگایەکی ئامار و توێژینەوە دابدرێت بۆی بڕیارەکان ئەمە جگە لە لێژنەی پسپۆڕی لێژنەی شارەزایان ئەمە یان لێژنەی ڕاوێژکاری جگە لەمانە ئەبێت بۆ لێژنەی ڕاوێژکاری لێژنەیەکی داتا و توێژینەوە ئاماری لێکدراوە پێشکەشی لێژنەی ڕاوێژکاری بکات ئەمان بڕیار و ڕاستپاردە پێشکەشی لایانی پەیوەندیدار و لە خۆیان بەرزترەکەن بۆیە ئەبێ لێژنەیەکی ئامار و توێژینەوە دابدرێت لە سچوێشن ڕوومێک بە بەردەوامی متابعی ئەو داتا جیهانیانە و لۆکاڵیانە بکەن بۆی پێشبینیەکان و ڕاستپاردەکانیان بخەنە بەردەستی لایانی پەیوەندیدار لایەنێکی
تر کە ئێمە پێم وایە لی لاوازین بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری و دروستکردنی پلتفۆرمە ئێمە ئەبێ لە نێوان چەند پلتفۆرمێکمان هەبێ بەلایانی کەمە بێ وەزارەتی تەندروستی ماڵپەڕێکی زۆر ئەکتیوی هەبێ بە هەموو شێوەیەک هجومی سەر ڤایرۆسەکە بکەین هجومی سەر بەرزکردنەوەی ڕۆشنبیری هاوڵاتیان بکەین لە ڕێی سۆشیال میدیا لە ڕێی کورتە ڤیدیۆ ئێمە ئەگەر ڕێگەیەک سەرکەوتونە بێ یان چینەکانی کۆمەلگا ئەمانەی کە تەمەنیان بەرزە بە چ شێوازێک ئێمە ئەتوانی ڕۆشنبیریان بەرزکەین ئەوانی تەمەنیان نزمترە بۆیە ئەبێت ئێمە بە هەموو شێوەیەک هجومی سەرم کۆڕۆنا بکەین ئەگەر لە ڕێیەک سەرکەوتونە بووی دەیەها و چەندین ڕێگەی تر هەیە لەلایەکی ترەوە ئێمە ئەبێ پلتفۆرممان هەبێ بۆ شێرکردنی زانیاری ئیداریەکان لە نێوان پارێزگاکان لە نێوان دام و دەستگا تەندروستیەکان زانیاری ئیداریەکان ڕێنماییە ئیداریەکان بڕیارە ئیداریەکان بە پلتفۆرمێکی ئەنتەرنێتەوە بێت کە بە خێرایی بگا و پلتفۆرمێکی زانیاری کلینیکی پزیشکیمان هەبێت کە هەموو پزیشکان کە هەموو کارمەندانی تەندروستی لە ناو مۆبایلەکانی خۆیان بتوانن ڕێنماییە تازەکانی پزیشکی چییە لە وەزارەتی تەندروستیەوە لایەکی ترەوە ینی ئەوە هەمووی لە خاڵی هەماهەنگی کۆت کردوێتەوە دکتۆر ڕێبی نەخێر ئەمە ئەو خاڵانن کە سیستەمی تەندروستی پێم وایە نەکرد نەمازای هەر لەسەر هەماهەنگەکە ڕازگاری هاتومە سەر هەشت خاڵەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی چکە ئەمە بۆ هەموو جیهانە ئێمە ئەبێ بیدایەت تەرکیز لەسەر ئەم خاڵە لاوازانەی خۆمان بکەین چاکی بکەین ئینجا بینە سەر هەش بنەمایەکەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە لە زۆر جیهاندا جێبەجێ ئەکرێت بۆیە ئێمە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاریدا لاوازیر ئەبێ بەهێزی بکەین ئەمە دەرفەتێکە ئەتوانی کارەکان بەڕێکی بەڕێوەبوونی زانیاری لە بینی شوێنە جیاوازەکانە لەوانەیە کارەکان زیاتر ئەبدەیت و ئاسانتر دەکات بۆ نمونە بڕیارەکانی حکوومەت و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەکرێ هەر خاوەن دوکانێک ئەگەر هەر هاوڵاتیەک ئەپلیکیشنێکی ناو مۆبایل هەبێت بزانانی ڕێکارە نوێیەکان چینە چونکە ڕەنگە ڕێکارە کۆنەکانی لابێت نوێیەکانی لا نەبێت هەر ڕێکاری نوێ دێت لە ناو ئەپلیکیشنێک هەموو ڕێکارە نوێیەکانی کە تایبەت بە دوکانداریە تایبەت بە سەرتاشخانەیە تایبەت بە هەر بوارێکی ئیشکردنە ڕێنمایە نوێیەکانی دەستنیشانی کردووە سەرتاشخانە ئەچێتە ناو ئەپلیکیشنەکە واری سەرتاشخانە ڕێنمایە نوێیەکان چینە ئەکرێ ئەمە لە ئەپلیکیشنێکە بۆ هەموو هاوڵاتیان بەردەست بێ کە ئەمە کارێکی ئاسانە و لایەکی ترەوە هەڵسەنگاندنی ژێرخانی تەندروستی و هەڵسەنگاندنی هێزی کار و دانانی سیستەمی ئەمەرجەنسی ریسپۆنس فریموەرک واتە پلانێکی پێشوەختت هەبێ بۆ هەموو بارە لە ناکاوەکان ئەمە ئێستا ڕەنگە دەرفەتێک بێ بۆی سیستەمی تەندروستی خۆمان بار بم لایەنە بدات و دانانی پێش ئەوەی بێمەسەرەوە ئەبێ پلانێکی پێشوەختەی داڕێژراوی نووسراومان هەبێت پلان نابێ تەنیا لە مێشک بێت پلان ئەبێ نووسراو بێت هەموو لایەکان لەسەری متتەفق بن هەموو لایەکان تەعریفی مزبق هەبێت بۆ هەموو کردە کارجێریەکان و پزیشکیەکان لەوەی نەک لە کاتی تنگانە لە کاتی ئەوەی کە ئێمە توشبوویەکی و قوربانیەکی زۆر بووینەوە ئەو کات بین مشتومڕ لەسەر پلانەکان بکەین ئەبێ پلانی پێشوەختی ئامادەکراوەتە بێ ئێستا وەکو ئەو کاتەنیە کە سەرەتا توش بووین ئێستا کاتمان لە من دەست بوو کاتیشمان لە من دەستدا بۆی زیاتر ئامادەکاری بکەین بۆیە ئەبێ لە پلانەکەتدا پێوەەر هەبێت کامە شوێن بە کەرنتین حسابەکرێ هەموو پێوەرەکان لای گچکەترین تیمی تەندروستی هەموو لە تەندروستیش ئیشەکان لەو تێرمانە شارەزاون وابزم جارێک دەبێت بەڵام بۆ کردە ئیداریەکانیش بۆ نمونە پێوەرت هەبێ کامە شوێن کامە بینایە کامە هۆتێل بە شوێنی کەرنتین هەژمارەکرێ نابێ ئەم بڕیارە بگاتەوە زۆر باشە بەڕێوەبەری گشتەکان تۆ زۆر شت هەڵەگرێ حەزم لێ دوای کاتی تۆ لێرەژەوە بکەین بەس هەشت خاڵەکەمان زۆر بەخێرایی پێمان بڵێ بۆی بڵێ باسی ئەو هەشت خاڵە ئەەکەم کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کردوێتی بۆ بنەما بۆ پلانێکی استراتیجی بە خێرایی باسییانەکەم هەماهەنگی کردن لە هەموو سێکتەرەکانی وڵات و لایەنە پەیوەندیدارەکان بۆ دەستپێکردنی پلانی کە پێشوەختە ئامادەکراوە و ئەکتیڤکردنی پلانەکەش هەر لە خاڵی یەکەمەگرێتەوە خاڵی دووەم بڵاوکردنەوەی زانیاریەکان هەم لە نێوان ستافی پزیشکی هەم لە نێوان کارگێڕەکانی ناو سیستەمی تەندروستی هەم لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانی حکومی بۆ نمونە دەستگا ئەمنیەکان خاڵی سێم چاودێری ورد و تیمەکانی وەڵامدانەوەی خێرا ئەمە ئەم حالەتە ئەگرێتەوە کە لە پابلیک هێڵت یان لە تەندروستی گشتیدا پێوترێ ئیرساد وەبایی چۆن چاودێری ئەم پەتایە درمیە ئەەکەی چۆن تعریفەکانی بڵاوە پێەکەی بۆ هەموو کارمەندان و پزیشکان بۆی بە زووترین کات بیناسنەوە تیمەکانی کۆنتاکت تریسینگ چۆن بەرکەوتەکان ئەهێنیت و پشکنینیان بۆکەی کە ئەمە لە کوردستان هەیە بەڵام ئەبێ بە پلان
پلانێکی تێروتەسەڵتر ڕێک بخرێت ڕێخستنی خاڵە سنووریەکان ئەمەش یەکێکە لە بنەماکانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی گرنگی پێدا چۆن ڕێکخراوی تەندروستی جیهانی جا لێرە ئەمە گرنگە کە بۆ ئەو سیناریۆیانەی ئامادەت کردووە لە خراپترین سیناریۆەکان لە باشترین سیناریۆەکان لێرە پلانی جیاوازت هەبێ ئەگەر خراپترین سیناریۆ بوو خاڵە سنووریەکان چۆن ڕێکەخەی ئەگەر باشترین سیناریۆ بوو خاڵە سنووریەکان چۆن ڕێکەخەی زیادکردنی پشکنینەکان ئەمە زۆر لایەنی زانستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆەکە کە ژمارەی تێست هەردەم دەبێت لە زیادکردن دابێت چونکە یەکێکە لە ڕێکارەکانی کۆنتترۆلکردن خۆپارێزی لە دام و دەستگا تەندروستیەکان واتە ئینفکشن کۆنتترۆل چۆن واکەی لە ناو تەشەنەی ئەم پەتایانەکە لە ناو دام و دەستگا تەندروستیەکان چۆن ڕاهێنان بە هێزی کاری تەندروستی ئەدەی و خاڵی کۆتاش چۆن چارەسەری توشبوانەکەی واتە چارەسەری توشبوان لە کۆتایە چارەسەری توشبوان بۆ پرۆتۆکۆلەیە کە خزمەتگوزاری کوالیتی لە شوێنی سنتەری کۆڕۆنا لەوێ برەوی پێ بدرێ و باشتر بکرێت. هاندوو نەبی فەرموو خۆ دکتۆر شێروان لەسەر ئەو خاڵانی بە تایبەتی لە بیدایەتەوە کە دەست خۆش دکتۆر ڕێبین کە لە بیدایەتەوە ئاماژەی پێکرد چونکە حەسم کرد دکتۆر ڕێبین لە بیدایەتەوە پێش ئەوەی هەشت خاڵەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەشێکی یعنی مەسەلەن بڕوا لە خۆبوونەوە کە فعلەن ئەو شتانە لە ناو هەرێمی کوردستان کرا بەس بەشێکی تەمەشام دەکرد ینی بکو بڵێ ئێمە زیاتریشمان پێ دەکرێت تۆش هەروان لێ نەخوێنەوە ینی مەسەلەن بە تایبەتی کاکتۆر ئەمە دەتوانین کارە ساتەکان نێوان دوو کەوانە بگۆڕین بۆ دەرفەت یعنی بۆ حالەتێکەوە سوودی لێ وەرگرین ئێستا ئەمە پێمان خۆشبی و پێمان ناخۆشبی تووشی ئەو پەتایە بووینە و ژمارەی قوربانیمان و ژمارە توشبوان لە زیاد بووندایە دەتوانین بە جۆرەشکە بیری لێ بکەنەوە یەک ئەمە پێشتر چ شتێک بوو دەمان کرد کە هەڵە بوو یان لاواز بووین ئێستا بەهێزی بکەین دوو چۆن وە بکەین سوود وەرگین لەوەی بۆ تەنها نەک قوربانی برێن دەتوانن سوود وەرگین بەدەستخۆشیەوە بۆ نمونە ژمارەی نەخۆشخانە لە زیاد بووندایە ژمارەی با بڵێن بێدەکانی نەخۆشخانە قەرولەکان لە زیاد بووندایە ئێستا زانیمان یعنی قیمەتی بەهای سیستمی تەندروستی چەند زۆرە ئەو وڵاتانێک کە پێشبین دەکرێت و تەماشا دەکەن سەرکەوتونە ئەو وڵاتانە نەکەوە سیستمی تەندروستیان بەهێزە هەموو شتەشیان بە سیستم کراوە ینی وەزائیدەنیش ینی ئابوووریەک و پێداگیری لەسەر ئابووری و پێداگیری لەسەر خاڵەکانی دی بابرێن ڕێنمایەکان و پابندبوون و هوشیاری هاوڵاتیانیان زۆرە ئەوان زۆر بێباکترن لەمە لەو پەتایە دەبی ئەمە بەڕاستی دانیشتنی گەلە گەورە بکرێتن ئێستا و لە قۆناغەکانی دی ئەو با بڵێن پسپۆری ئەمە پێش ئێستا پێش بابەتی کۆڕۆنەی زیاتر گریجیمان بۆ لێدا تاکەچی چارەسەرکەین چارەسەرکردن کە کاگرتۆریش باسی کرد ئەوە دوایین خاڵە بەڕاستی خۆپاراستن حتا لە کۆلیژ کە ئەمە دەماخین ئەو گرنجێ پێی نەدەدرا بابەتی ئامارتیانە بوو ینی مەسەلەن تویان ینی مەسەن ئەو منهەجەی کە بڵین لە سەردەمی کێکەوە کە دانراوە ینی لەوانەیە ئێستا خۆشببختانە زۆر باشتری بێ گۆڕانکاری بەڵێ ئەم پێشێوان بازێشت باسەکە کە گۆڕانکاریکە لەو زەمەنی ئێمە لە کۆلیژ دەمەخێن بۆ نمونە وانەی تەندروستی کۆمەڵ لای ئێمە ینی شتێک بوو بەس بۆ ئەوەی زوو بڕۆ ئەو بکە بەڵام ئێستا بیرکردنەوەکە خەریکە دەگۆدرێ ینی بزەبت تیای نەبوو ینی حتا مەسەلەن خۆپارێزیش ببوورە کە لەوانەیە ئەمە لایەنێکی پەروەردەیش بکرێتەوە تۆ لە ڕەوزە و لە سەرەتایی و لە ئەو ینی بێ ئەم شتانە هەمووی بخرێتە ناو خەزیێنەی بیرکردنەوە ئەگەر سەرنج بدەینە سیستەمە تەندروستی پێشکەوتوەکان ئێستا ئەیانەوەی خزمەت گوزاری لە نێو نەخۆشخانەکان دەربێنن چونکە هەم ئەرکی قورسە هەم چابوونیشی قورسە دەربێن بۆ ناو ماڵەکان واتە چییە واتە زیاتر گرنگی بە خۆپارێزیە دەن لە ناو ماڵەکان چارەسەری نەخۆشی بکەن نەک لە نێو نەخۆشخانەکان هەم بۆ لایەنی ئابووری هەم بۆ لایەنەوەی چەندە کاریگەرە تۆ لە ناو ماڵ ڕێگری لە نەخۆشی بکەیت جالەوەی بێتە نەخۆشخانەکە بێت کاکتۆر دەبی ئەمە دەست پێکەین لە باخچەی ساوایان لە قوتابخانە سەرەتاییەکان و ئەتا دەگەنە دوایین کۆلێژ بابەتی تەندروستی بابەتی خۆپاراستن ببتە فەرزەک بەڕاستی ئەمە ئەو کە گەیشتن کۆلێژی پزیشکی بوونی دکتۆریش زیاتر گرنگیمان بۆ دەدا بۆ نەخۆشی دڵ بۆ نەخۆشی مێشک یعنی بابەتی خۆپاراستن بابەتی تەندروستی گشتی بابەتی ئامار ئەمە وەکو دکتۆر حەزمە لە ئامار نەبوو بەڕاستی دۆکمنتکردن کە کاکتۆر باسی کرد خاڵێکی زۆر گرنگە ئەوەمان حەزێ نەبوو بەڕای من خاڵەچ کەش هەیە
هەمومان ئەوانەی بەرپرسین لە بەڕێوەبردننی سیستمی تەندروستی لەو وڵاتە لەو هەرێمە ئەگەر بڕوانامەی بەڕێوەبردنیشمان نییە بە خولێکی بەڕێوەبردن ببینین دوو خولی ببینین با دەی ببینین هەتا نەی خوێنی نازانێت چەند گرنگە ئێستا ئەمە دەزانین ئەنیکەوە چەند گرنگە بەڕێوە ئەمە لەسەر ئەو لایەنە بە باسکەین کە مەسەلەی ئێمە داتامان نییە ئێمە ئەو دااتانی کە لە نەخۆشێک وەردەگری ئەمەسەرەن زۆر جار حتمما تۆ لە کلینیک خۆشت ئەو کێشێت بۆ دروست بووە کاتێک دێتەوە هیچی ینی ئەو دۆکیمنتکردنی ینی ڕیکۆردی ینی بوونی ئەوە خۆی ئەلکترۆنیک ئێستا پرسیارێکی بکەین چەند لەو نەخۆشانێکیان چەند لەو توشبوانی ئێستاکە با بڵێن تایان لێە سەتا چەند ئەو وەڵامە دەوێت سەتا چەندی کۆکەی هەیە ئەوە خۆزگە دوکتۆر هەواڵ توانین هەڵیگری و پرسیارە شوێکە نەبوویتە مەبەستەکەمە پێگەیش مەبەستی لە هەبوونی داتابیسێک کە بە وردی ئەمانە هەژمار کە لە ڕووی ئیداری تەندروستی و حکومڕانی تەندروستی تێرمێکی زۆر جار دووبارەیەکەمەوە تێرمێکەیە what cannot be measured cannot be solved هەر شتێک نەتوانی بیپیوی ناتوانانی حەلیکی دەبێ ئێستا مێژەرەبڵ بیش بتن ئەو لێرە مەبەستی مێژەرەبڵ چۆن ئەیپیوی ئێستا ئەگەر ئێمە نەپیوین چەندە ئیسیفادەمان لە قەدەغی هاتوچۆ یەکەم کردووە کەواتە ئەگەر جاری دووەم بیکەینەوە بەبێ ئەوەی هەڵسەنگاندنی پێوانەییمان قەدەغی هاتوچۆ یەکەم نەکرد بێت واتە ئەجا بەسەلەن بۆ نمونە ئێمە ئەگەر خۆشمان نەمان کرد بێت کە پێویستە خۆمان بگەینەوە یشە بۆ نمونە ڕێکخراوی تەندروستی لە ڕێی نوێنەرەکەیەوە لە عێراق ڕایەگەێنێت کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی کۆڕۆناوە بۆ نمونەیەک نەک تەنیا لە عێراق بەڵکو لە هەموو جیهان ینی کوردستان بە نمونەیەکی باش پێشکەش دەکرای چێ ئەم قسەی کردووە ئەدهەم ئیسماعیلە نوێنەرە ڕێکخراوی تەندروستی جیهانیە دەژڵێت کە ئێستا خۆتان جۆتان لە قسەکانی دەبێت دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکاری زۆر باشی دیژی کۆڕۆنا پەیڕەو کردووە و پێویستە حکوومەت بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی بکات و سزای ئەو کەسانە بدات کە پابەندی ڕێنمایەکان نابن. Kurdistan was a model not only for Iraq but for the whole world. کوردستان مۆدلێک بوو نەک تەنها بۆ عێراق بەڵکو بۆ هەموو جیهان. ڕێکارەکانی زۆر بە باشی گرتنەبەر خەڵکی کەرەنتینە دەکرا و شوێنی تایبەتی بۆ هەموو ئەو کەسانی کە لە دەرەوە دەهاتنەوە دابین کردبوو. بەردەوام پشکنین دەکرا. هەندێک جار نیوەی هەموو پشکنینەکانی عێراق لە هەرێمی کوردستانەوە ئەنجام دەدران ئەمەش دەرفەتێکی دا بووە کوردستان هەموو توشبوو بەرکەوتوەکان لە قۆناغەکانی سەرەتای توشبوویاندا دەستنیشان بکات بۆیە ژمارەی مردن لە کوردستان زۆر کەم بوو ژمارەی چاکبووەکانی زۆر بەرز بوو من سەردانی کوردستانم کردو و بەرپرسانی حکوومەتی هەرێمم بینیوە و تێگەیشتم کە بەهۆی دۆخی ئابووری و ڕەچاوکردنی بژێوی ژیانی خەڵکەوە ڕێکارەکانیان تا ڕادەیەک هەڵگرت و قەدەغەی هاتوچۆش هەڵگیرا ئێستاش حکوومەت کاری خۆی کردووە ڕێکاریشی دەرکردوون بەڵام دەوەستێتە سەر خەڵکی کە پابەندی ڕێنمایەکان بن و پێویستە حکوومەتیش سزای ئەو کەسانە بدات کە سەرپێچی ڕێنمایەکانی دەکەن سەبارەت بە پشکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هاوکاریە تەندروستیەکانی جیهان ئێمە هەموو کات کوردستانمان لە سەنتەری داواکاریەکانمان داناوە و بەردەوام لە سەتا 20 هاوکاریەکان بۆ کوردستانە. هەروەها ئێستا 5 توشبووی دیکەش لە پارێزگای دووهۆک چاک بووە کەواتە ئێمە چاکبوونەوەشمان هەیە ینی بەردەوامی لە چاکبوونەوە من ئەوەی کە ینی پێشەوەی ڤیددیۆکەشتاوە بێ ینی وتیشم کە پێم ناخۆش بوو کەلیمەی وشەی بوو ئێستا ئێمە بەڕای تۆ لە چ حاڵەتێکین ئێستا زۆربەی تێبینیەکانت دیار بوو وازەح بوو بەرەو دەسەڵاتی جێبەجێکردن بوو بەرەو لایەنی پەیوەندیدار بوو بەس حەزم لێ ئێستا هەڵسەنگاندنی تۆ بزانین لەسەر ئەوەی کە ئێستا لە کوردستان مەجال ماوە لە دەستی نەدەین ئەو ستایشەی کە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکا و لە هەمان کاتیش حەزم لێ ڕای تۆ بزانم لەسەر ڕۆڵی هاوڵاتی لەم وەزعەیە حاڵیان پێم وایە ئێستا کاتماوە ئێستا ئەکرێ کۆنتترۆل بکرێ من پێم وایە لە کۆنتترۆل دەرنەچووە هەرچەندە ژماری توشبووان زۆرە و قوربانیانیشمان هەیە وەڵام پێم وایە ئەکرێ کۆنتترۆل بکرێت چونکە ئێستا ئەو داتایی لە جیهان بەردەستە ئەو نمونە ئەزمونەی لە وڵاتانەوە بەردەستە زۆر ئەتوانێ هاوکارمان بێت و ئێمە ئەبێ بیر لەوە بکەین ئەو ڕێکارە جوانانەی لە سەرەتا کە زۆر کاریگەر بوون کە کۆنتترۆلی ڤایرۆسەکەمان کرد کە خەڵک بە نمونە سەیریە کرد بە هەندی وەربگرین بۆی بە شێوەیەکی ترکە لە ڕێکاری تر کە سەرکەوتوونە بێت
نمونەی یەکەم ناشرین بکات یان کاریگەری لەسەر نمونەی یەکەم هەبێت ئێستا جیهان کە لە سەرەتا قەدەغی هاتوچۆیان ڕاگەیان ئێستا هەر وڵاتێک شتێکە دروێ بە بەرگی خۆیدا بگونجێت جگە لە قەدەغی هاتوچۆ چۆن بەرەنگاری بێتەوە ئیبدا ئەکا بۆی ڕێکاری نوێ ناوێکی نییە قەدەغی هاتوچۆ ناوی هەیە بەڵام ئەوانی ناوەند ناویان نییە ئەبێ شتێک دروستکەی هۆڵستیک ئەپرۆچ بە سەدان شێوە بۆ ڤایرۆسەکە بڕۆی بۆی کۆنتترۆلی بکەیت کوردستانیش ئەبێ لێرە شێوازی خۆیدا بهێنێت ئەبێ خاوەنی ڕێکاری خۆی بێت کە لەگەڵ کەلتور و جوگرافیا و حکومڕانی کوردستاندا بگونجێت بۆی هەم نمونەی یەکەم ناشرین نەکەین هەمیش بتوانین لە ئێستادا ئێستاش کاتمان لە بندەستە ئێستاش نەچوە بچێ لۆی داهێنانی باشتر بکەین لۆی ڕێکاری گونجاوی باشتر دابنین بۆی کۆنتترۆل بکەین بینە سەر لایەنە زانستیەکەی هیچی تازت بەرچاوکەوتوە لەم چەند ڕۆژە چکە من حەزم لێ دوای پرسیارێکی تریک زانستیش لە دکتۆر ڕێبیم کە بەس حەزم لێ بزانم جەنابەت چی نوێت لە سۆشیال میدیا لە وێبسایتەکان کاکتۆر بەردەوام هەواڵ دەربارەی چارەسەری و بەردەوام هەواڵ دەربارەی ڤاکسین بڵاو دەکرێتەوە بەڵام بە ئەو پێش ئەوەی ئەمە وەکو دکتۆرێک لە ینی ئەکادمی کە تەنها بەسەر چاوە زۆر باوەڕ پێکراوەکان باوەڕ دەکەین ئەویش با بڵێن گومانش لۆدادنێت چکە توێژینەوەیە و ئەو کاتێکە ئەو ڤایرۆسە سەری هەڵداهاتە ئەو ڕۆکە نەگەیشتە ساڵک بۆ ینی بەڕاستی ماوەکە بۆ بەڵێن بەڵگە و شتوێشتن کەمە دەیان ساڵیەوەی دایان سای دەوێتن یەکەم پێش ئەوەی ئەو قسێ بکەم تکایەک لە هاوڵاتیان کەەوە لەو لای هەواڵی وای دەبیستن دەرمانی دژە کۆرۆنا دۆزراوە ڤاکسینی دژە کۆرۆن دۆزراوە بەو شتە کۆتایی بە کۆرۆنێتن ئەوە بە هیچ شێوەیەکی باوەڕ نەکەن ئەو یەک دووەم بڵێ ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا لە جیهان هەیە هەمووی ئێستا بووتە لە خزمەتی ینی دۆزینەوەی دەرمان و ڤاکسین ئەو یەک دوو هەموو سەرچاوە مرۆیەکان و سەرچاوە ئابوووریەکان ئێستا هەر وەکو هەواڵە کەشیانی برێن چەندین وڵات لە 50 وڵات زیاترە هەماهەنجێکیان هەیە ئەوە زۆر سوودی هەیە بۆ ئەوەی بگەینە ئەو قۆناغی بەڕای من کە لە سەرتاوە کاکتۆریش باشتر متابع ئەخباران دەکە کە لە سەرتا گوتێن لەوانەیە ساڵێک و نیومان بوێ ئەین چاوەڕوانی ئەوەی دەکرامان ناوەڕاستی ساڵی نیوەکەیمان بڕیەوە وابزانم بە دوور نازانم بگەینە قۆناغی کۆتاییەکانی دۆزینەوەی ڤاکسین و دەرمانیش لە کۆتایی ئەمساڵ بەڵام ئێستا ئەمە لەمان شەشین چەند با مایە لە ئۆماوەیە زۆر باماوە زۆر گرنگە ئێستا زیاتر پابند بین ئەگە مەجالم دێ لە خاڵەکی ڕوونکەمەوە ئەگەر کەمە ژمارەی کەم بگاتە خەستەخانەی توش بوون لەلایەکی تریش هەواڵی خۆشمان جێ لەبیتن ژمارە چکە چاک دەبیتەوە ژمارەی ئەو کەسانێک کە مەوجودن لە نەخۆشخانەکان لە توانای دکتۆر و ستاف و کارمەند و حکوومەت و هەموو شتەش دەبیتن بەڵام ژمارەی زۆر بچی بە ئەوەی کە ڕێنمایەکان جێبەجێنەکەن چاوەڕوانی ڤاکسین و دەرمانی بین بەڕاستی کارە سات ڕۆداتن بۆیە دیسان دەگەڕێن پێم وایە ئەوەی چاوەڕوانی ڤاکسین بێ ئەبێ لە هەموو کەس پابندتر بێ بۆی بڵێ توش نەبم هیچ نەبێت تا ئەو وەختەی کە دەرمان و ڤاکسینی لە بۆ پسپۆران بەجێ بێنن ئەوە پارێزیش بۆ ئەوەن ئینشاڵە جێتا لە هەواڵە خۆشەکە دەبیتن ئیشی تو خۆ پارێزەکەیە وەزعی ڤایرۆسەکە چۆنە لە جیهاندا ینی هیلاک نەبووە دکتۆر پێشەوەی بێمە سەر وەزی ڤایرۆسەکەی کاکتۆر لە چەند بەرنامەیەک پێشتە باسیەوەی کرد خەڵکەکە کە باوەڕی نەماوە خۆ پارێزی ناکە زۆر هۆکاری منطقی جیهانی هەیە کە دیاریدەیەکی سۆشیۆلۆجیە لە مشتماکانی جیهاندا ئەم دیاریدە هەیە کە زۆر باوەڕ بە ڤایرۆسەکە ناکەن و جۆرەها بیری پیلانجێڕی و ئەم جۆرە بیرکردنەوەانە باسکە زۆر بە جوانی لێکرد داوە کە ڤایرۆسەکە یەکێک لە هۆکارانە کە بە چاو نابیندرێ بەڕاستی لێرە ئەرچی وەزارەتی تەندروستی قورسە ئەرچیان قورسە چونکە ئەبێ ئەم خەڵکانە کاریان لەسەر بکات بە شێوەی زانستی قەنەعەتیان پێبێنێت کە خۆ بپارێزن نەک بترسن خۆ بپارێزن چونکە ئەمە ئەرکی خۆیان نییە تاکە کەس ئەمە نەخۆشیێکی تاکە کەسی نییە ئەمە نەخۆشی کۆمەلگایە واتە چی واتە بەرپرسیارەتی تۆ نییە تەنیا تۆ باکت بە تەندروستی خۆت نەبێ من گوێم بە تەندروستی خۆم نادەم بە ڕەنگە تەمەنم گەورە نەبێت نەمکوژێت وا بیرکەمەوە کەم ڤایرۆسە کاریگەریم لێ ناکات بەڵام ئەمە بەرپرسیارەتی خانەوادەی خۆتە خزم و کەسی خۆتە مجتەمەعەکەی خۆتە وڵاتەکەی خۆتە کە لە تۆ قوربانی کەس نەبێتە قوربانی من تەسەوەڕ ناکەم هەر کەسێک تۆزێک وجدانی هەبێ بڕوا ناکەم
بە حیاتی ئیسراحەتکە کە بڵەیەکێک بەهۆی منۆجیانی لە دەستداوە نیە ئەبێ بیرلۆ بکەینەوە جگەلەوەی کە بیرلەوەی بکەینەوە تەندروستی خۆمان پارێزین ئەبێ بیرلۆ خاڵی دووەم کە بەرپرسیارەتێکە گەورەیە لەسەر شانمان ئەمە نەخۆشی مجتەمەعە هەر بۆیە پابلیک هێڵت و ئیپیدیۆمۆلۆژی ئەوانە زیاتر مختصن بەم پەتا درمیانە ئەمە نەخۆشیێکی تاک لەسەر تاک بەم جۆرە نیە لەسەر مجتەمەع ترسەکەی زیاترە بۆیە ئەبێ گرنگی بەمە بدەین ئەگەر بین باسی جیهان بکەین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی تو کاک زۆر لە جیهان پێم وایە ڤایرۆسەکە بەو بەتایبەت ئەو ئامارانەی کە لە داشبۆردە جیهانیەکان بڵاوەکرێنەوە ئەگەر ئەو پێناسە ترسناکی کە لە سەرەتا هەیبوو ئێستا ئەم پێناسەیە بەرەبەرە ئەگۆڕێت واتە لە ترسناکیەکەی کەمە بێتەوە من باسی کوردستان ناکەم باسی جیهانەکەم لە چیەوە ئەم پێناسەیە ئەگۆڕێت دەبلینگ تایم کە چەمکێکە بۆی بزانی ڤایرۆسەکە چەند خێرا بڵاوە بێتەوە کە لە سەرەتادا نزیکەی 4 تا 5 ڕۆژ بوو بۆی ئەگەر 10,000 کەس لە جیهان توش بواە بە 4-5 ڕۆژ ئەبوو بە 20,000 ئەگەر 200,000 بواە بە 4-5 ڕۆژ ئەبوو بە 400,000 بەڵام ئێستا ئەوەندەبوونی بووە بە نزیکەی 8 ڕۆژ و 9 ڕۆژ واتە لە جیاتی خێراتر بێت ڤایرۆسەکە کەمتر بڵاوە بێتەوە بە ڕێژەیی ئەوە لە وەکو جیهان ئەگەر هەموو تۆتەڵ وەرگری ئەو ژمارەکە لە جیهان بەداخۆ ئێمە ئێستاوانین ئێستا حاڵی حاضر ئێمەوانین ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە ئەگەر بەهات باو ئێستا بە خێرایی یەکەم جاری ڤایرۆسەکە بڵاو بووە ئێستا ڕەنگە 50 ملیۆن و ئەوانە توش بووان بەڵام ئێستا نزیکەی 7 ملیۆن و هەندێکە ئەمە نیشانەی ئەوەیە خێرایی یەکەمی نییە بە شێوەیەکی گشتی دوای ڕێکارەکان تەسیریشی هەبوو بە ئەویش ئەمە دێمە سەرەوە ئەگەر بێ و قوربانی کە قوربانی لێرە خاڵە جەوهریەکەیە قوربانی بەرز بۆ ئێستا بەرەو نزمبوونەوەیە قوربانی ئێستا چەسپاوە لە نزیکەی 4 تا 5,000 قوربانی لە هەموو جیهان لە ڕۆژێکدا ئەگەر چی پێشتر هەتا 10,000 دەچوو بەڵام ئێستا نزیکەی مانگێکە یەک خەتی ڕاستی وەرگرتووە کەواتە ئەم ڤایرۆسە لە پێناسە ترسناکە سەرەتاییەکەی دابەزیوە واتە ئەم خێراییەی پێشتری نەماوە ئەگەر چی ئێستا ڕێژەی تێزکردن زۆر زیاترە بەڵام هەم لە ڕێژەی توشبوونیش ئەم خێرایی جارانی نەماوە زۆرتر وڵات گرتویانە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە هەم تاکی وڵاتان زیاتر خۆیان نەپارێزن هەم حکوومەتی وڵاتان زیرەکتر بوونە چۆن هاوڵاتی خۆیان نەپارێزن ئەفەنکات دەشکرێتن ینی دکتۆر و کارمەندەکانیش شارەزای زیاتریان وەگرت کام دەرمان باشترە کام ڕێگە چارەسەرکردن باشترە ئەمن لەلایەکی گەشتبینم ینی بە لەگە گەشتبینی تو گەشتبینی خۆم پیشاندەم لەوانەیە کاتێکێک کوردستان تووشی گەورەترین ینی ژمارە بوو هەڵکشان بوو لەو کاتەیە لە هەمان ینی لە کاتەکەلێک دێەوە لەو کاتەیەکە لە وڵاتەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا کەمێک بەرەوکەمی دەچێت ئێستا ئاسانترە لەو وڵات شتەچیان لێداواکە بۆ نمونە ئامێری هەناسەدان بۆ نمونە ماسک و ئەو شتانە خۆک ئەو کاتی ئەوان وەزیان زۆر شڕ بوو لەوانەیە شتێکمان لێ داوا کرد بە تەلەفۆنیان جواب لەدامانەوە کۆمپانیەکان بیان گوێ بە بە خۆمان وەلا وەزعەتی زۆر خراپی بە ئەمە ئەوەش ئیستیغلالکەین یعنی بەڕاستی ئێستا دەبینی ئەم نازم خەبەرێک هەتا چەند ڕاست بووە بزانم عێراقیش چەند ئامێریکان ئاسەدانی دەستکردی گەیشتە لای و لەوانەیە بەشی هەرێمی تێدابی ئەوەش یانی برێن پەیدابوونی کلێنکس و مادەی پاکەرەوە و دەستچێش و ماسک ماوەک هەر ئەزمەتی دووەلی هەموو بوو ئێستا کەمترە دکتۆر شێران ئەم شەو لە هۆکارەکانی قەدەغەیە چۆ بکات بە کۆمپانیەکانیش بکەی بەرهەمیان بەرهەمی بی ئەوش خاڵێکی گەشتبینیە تەوان کاتی بەرنامەکە تەواو ئاگامان لێ نەبوو ینی تەنها چەند سانیەکمایە ئەو شو هەندێک مڕعاتی دکتۆر ڕێویمان کرد لەبەرەوەی یەکەم بەرنامە لەگەڵمان لەسەر تۆزێک لەسەر حسابی خۆم و خۆت بووداوای لێبڕنەکەمەوە ئەو زانیاریەی کە تۆ لەسەر ئەو ڤایرەسەدات بێگومان لەگەڵمان دەمێنێتەوە لەوانەیە لە بەرنامەکانی تریش دوای قسەی زیاتریشی لەسەر دەکەین بەڵام هەر بۆ زانیاری ئەوەش وەکو ئاماژەم پێکرد لە هێدلاینەکەش رووسیا دەرمانێک هەیە ناوی لێڤی لیمابە وەک چارەسەری توشبوانی کۆڕۆنا بەکارهێنا دمتری مۆرۆزۆف بەڕێوەبەری کۆمپانیای بایۆ تەکنۆلۆژی ڕووسی ڕایگەیانەوە کە ئەمڕۆ کۆمپانیەکەیان دوای ڕەزامەندی وەزارەتی تەندروستی بێگومان ینی ئەوان موافقیان لەوە گرتووە دەستیان کردو بە بەرهێنانی ئەو دەرمانە و ئەو کۆمپانیا ڕووسیە بە ناوی بایۆ تەکنۆلۆژی ڕای دەگەێنێت کە تاقیکردنەوەکان بۆ دەرمانەکە چارەسەری
لە بۆ لە چارەسەرکردنی توشبوانی کۆڕۆنا سەرکەوتوو بووە و لە چەند هەفتەیەکی داهاتوش ڕادستی نەخۆشخانەکانی ڕوسیای دەکەین هیوادارین ئەو دەرمانە کاری خۆی بکە ئەمە دەرمانە ئەمە ڤاکسین نییە یعنی نابێ هەر توش بین سپاس بە ئەو زانیاری کەوتت ئەگەر هاتوو ئێمە زیاتر پابند بین دەتوانین لە ڤایرەسەکە بینەوە چونکە عالەمیان ڤایرەسەکە خەریکە تۆزێ قوت لە دەست دەدا هیوادارم ئێمە ئەو تێگەیشتنەمان هەبێ کە هەمومان بگەڕێنەوە سەر ئەو ڕایەی کە وەکو دکتۆر شێروانی ژووتی بە توندی ئەم جارە خۆمان ڕێکارەکان جێبەجێ بکەین لە بەکارهێنانی ماسک و دەستکێش و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و هەتا پێشمان بکرێت زۆر زەڕور نەبێ لە ماڵۆنەی نەدەرەوە هەموو لایەکتان تەندروست بن زۆر سپاس.